Our French colleagues say, "Ooh la la." ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژی دووشەممە ڕایگەیاند کۆڤید-19 بەردەوامە لە پێکهێنانی بارینە ئاسایی تەندروستی گشتی کە نیگەرانی نێودەوڵەتیە کە ئەوەش بەرزترین شێوەی ئاگادارکردنەوەیە. لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆش کرد پێی دەچێت پەتاکە لە خاڵی گواستنەوەدا بوو بێت کە بەردەوام پێویستی بە بەڕێوەبردننی ورد هەیە بۆ کەمکردنەوەی دەرئەنجامە نەرینیە ئەگەریەکان. 3 ساڵ تێپەڕ بوو بەسەر یەکەم ڕاگەیاندنی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە کۆڤید-19 نوێنەرایەتی حاڵەتێکی نائاسایی تەندروستی جیهان دەکات. لە ماوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا زیاتر لە 6,800,000 کەس گیانیان لەدەستداوە کە لە هەموو وڵاتێکی سەرزەوی بڵاوبۆتەوە و پێکهاتەکان و ئابوووریەکانی وێران کردوون. تیدرۆس ئەدهۆنام بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە میانی دانیشتێکی دەستەی کارگێڕی لە ژەنێڤ وتی The committee has advised me that in its view لیژنەکە ئامۆژگاری کردوم کە بە بۆچوونی خۆیان کۆڤید-19 وەک حاڵەتێکی نائاسایی تەندروستی جیهانی دەمێنێتەوە و منیش لەگەڵ ئەوەدام لەگەڵ چوونە ناو ساڵی چوارەمی پەتاکە گومانی تیادانەیە ئێستا لە دۆخێکی زۆر باشتر داین بە بەراورد بە ساڵێک لەمەوبەر کاتێک شەپۆلی ئۆمیکرۆن لە لووتکەدا بوو. لەگەڵ ئەوەشدا لە میانەی لێدوانەکەیدا بەرپرسەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاگاهیدا. but since the beginning of بەڵام لە سەرەتای مانگی 12ەوە ژماری مردنەکان هەفتانە لە زیادبووندایە لە ماوەی 8 هەفتەی ڕابردوودا زیاتر لە 170,000 کەس بەهۆی کۆڤیدەوە گیانیان لەدەستداوە و ئێمە دەزانین ژماری ڕاستەقینە زۆر لەوە زیاترە. ناوبراوتی هیوادارە لەم ساڵدا کۆتایی بارینە ئاسایی ببینێت بە تایبەتی ئەگەر بتوانرێت دەستڕاگەیشتن بەڕێوەی شوێنە بەرپەشدانەوەکان لە ئاستی جیهانیدا باشتر بکرێت. شایان پاشا بۆ راپۆرتی سیزل مانتۆڤانی دەنی ئەمریکا واشنگتن.